شاری کەرکوک سەرەتاش بە شاری کەرکوک دەستمان پێ کرد بەڵام دووبارە هەواڵێکی دیکەمان هەیە لە شاری کەرکوک کە لەوەیە فستیڤاڵی کلتوری ڕەسەنایەتی کورد ساز دەکرێت. وەک پشتیوانیەکی هەمیشەیی زانست و فەرهەنگی کەرکووکی دێرین، ئامادەی حەمرینی کوڕان فستیڤاڵی کلتوری ڕەسەنایەتی کورد لەژێر ناونیشانی کلتوری ئێمە ناسنامەی ئێمەیە و ڕابردوو دەپارێزین و داهاتوو بنیادنەنەی ساز کرد. فستیڤاڵەکە لە هۆڵی کۆبوونەوەکانی ئامادەی حەمرینی کوڕان بەڕێوەچوو. هەڵسان بە ئەنجامدانی فستیڤاڵی کلتوری ڕەسەنایەتی کوردی ئامادەی حەمرینی کوڕان بە پێویستمانزانی ئەم فستیڤاڵە بکەین بۆ دوو خاڵ لەگەڕێتەوە. یەکەمیان بریتە لە ئاشناکردنی کلتوری ڕەسەنایەتی باب و باپیرانمان بۆ ئەوەی بەنەوەی داهاتووی ئاشنا بکەین. خاڵی دووەم ناوەندی خوێندن بریتی نەبێت تەنیا لە خوێندن بۆ یە کاری هونەری یاخود چالاکی هونەری تێکەڵ بکەین لەگەڵ یا بۆ ئەوەی خوێنکارەکان ئاگە ئاشنا بن بە باڵێ ئەم کللتوری دابوونەریتەی خۆمان. لەلایەکی ترەوە ئێمە ئەمڕۆ ئەم فستیڤاڵەمان ئەنجام داوە کۆمەڵێک چالاکی لە خۆی دەگرێت. چالاکیەکان بریتین لە چالاکی هونەری و هەروەها یاری کلاوێنی کە یاری کۆنی کوردەواری خۆمانە و هەروەها دەستارمان هێناوە کۆمەڵی خواردنی کوردەواریە کە ئەم خوێنکار و مامۆستا و ئەم میێوانانی کە لێرن بەشداری دەکەن و